باز لە بەها کۆمەڵایەتیەکانەکەین و هەروەها گرنگی پاراستنی بەها کۆمەڵایەتیەکان هەروەها باز لە بەها و کەلتور و دابوونەریتی کوردەواریەکەین لە بەها کۆمەڵایەتیەکاندا و بەها کۆمەڵایەتەکان لە ڕووی کۆمەڵناسیەوە بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا ساڵح سەعید کۆمەڵناس. مامۆستا سڵاوت لەبێت بەخێربی. سڵاو لە جنابیشتان، سپاسانەکەم، زۆر سپاس. مامۆستا گیان با بەوە دەست پێ بکەین مەبەست لە بەها کۆمەڵایەتیەکان یان پێناسی بەڕێزت بۆ بەها کۆمەڵایەتیەکان چییە؟ بەڵێ، بەناوی خۆی بەخشندەی میهرەبان، سپاس بۆ جەنابتان و سڵاوم بۆ بینەرانی بەڕێزی شەیە. کاڵین بەها کۆمەڵایەتیەکان یا بەهاکان بە شێوەیەکی گشتی ئەتوانین بڵین بریتیە لە کۆمەڵی یاسای کۆمەڵایەتی ئەخلاقی، بریتیە لە پێکێنەری کەسایەتی ئینسان، یعنی ئەو بنەما ئەساسیانەی کە لە ناو کۆمەڵگەیە پەسەندن، وەرگیراون، کۆمەڵی ئاکار و ڕەوشتی جوانن، ئەمانە پێیانوترێ ئاکاری کۆمەڵایەتی. یعنی هەر کام لەو شتانەی کە کۆمەڵگەی پێ ئەناسرێتەوە لە ڕازگۆیی، لە دەستپاکی، لە ڕەوشتبەرزی، لە نەرمونیانی، لە بەخشندەیی، لە ئازایەتی، لە ئارامگری، یعنی لە بەدەمەوەبوونی یەکتری، ئەمانە کۆمەڵی ئاکارن، ئەمەن پێیانوترێ ئاکاری کۆمەڵایەتی، پێیانوترێ بە عەرەبیکەی ئەلقیەم ئەلیجتیماعیە. باڵێ، جا مامۆستا ساڵح چۆن ئەکرێت ئەمانە لە ناو تاکە بناغی بۆ دروست بکەیت بۆی کە لەم تاکە و بگوازرێتەوە بۆ کۆمەڵگا؟ زۆر جوانە و پرسیارە. طبعا ئینسان لە سێ خۆناغ یا بڵێن لە سێ وێزگەوە شت وەرەگرێت. یەکەم شت کە ئینسان شتی لێ وەرگرێ تەربیە ئوسەریە یا بڵێن پەروەردەی خێزانیە. پەروەردەی خێزانی ئینسان پێگەێنێ. کۆمەڵی ئاکار و ڕەوشت هەیە ئینسان لە ناو خێزانە وەری ئەگرێت. لە دوای خێزان تعلیمە، پەروەردە و فێرکردنە، بریتێ لە قوتابخانە و لە ناوەندەکانی خوێندن. خاڵی سێهەم و وێزگەی سێهەم بریتە لە ئەتەنشی ئەلیجتیماعیە، پێگەیشتنی کۆمەڵایەتی لە ناو خەڵکە، لە ناو کۆمەڵگەیە. ئەگەر ئێمە تێبینی بکەین مەسەلەن ئەوانەی کە ڕۆشتون بۆ ئەوروپا هاواریانە بەدەست مناڵەکانیان لە بەرۆی مجتەمع هاوکار نییە بۆ ئەوەی ئەو مناڵی کە ئەو ئەیەوێت بەو شێوەیە پێبگاو پەروەردە بێت کە ئەو ئەیەوێت. بەڵام ئێستا لێرە مناڵی ئێمە لە ناو کۆمەڵگەدا لەگەڵ بوونی سلبیاتیش، بەڵام تۆ بێ خەمی لەوەی مناڵەکەت فێری کۆمەڵشتی خراپ ببێ، چونکە چێتە دەرەوە خەڵگە بینێ، تێکەڵ بە خەڵگە بێ، فێریشتی جوانە بێ. لەبەرەوە ئەو تەنشیە ئیجتیماعیە کاریگەری گەورەی هەیە. لەبەرەوە هەر لە هەر خێزانێک مەسەن لە خێزانێک بۆ خێزانێکە گۆڕێ. ئێمە هەموو جارێ ئەومان وتووە کە ئەگەر خێزان تەندروست بوو کۆمەڵگەش تەندروستە، کە کۆمەڵگە تەندروست بوو بەشەریەت هەمووی تەندروست دەبێت، چونکە معلومە لای جەنابتان کە یعنی کۆمەڵگەی مرۆڤایەتی لە کۆمەڵگەی بەشەری پێکاتووە، لە قەومیات و لە ئەجناس و ئەلوان پێکاتووە. ئەگەر ئەمانە هەمویان باش بن، کۆمەڵگەی بەشەری کۆمەڵگەیەکی باش ئەبێ، سالم ئەبێ، ئاشتی خواز ئەبێ، نەرمونیان ئەبێ، لەگەڵێکە ئەژین. ئەم دنیا جێگەی هەمووانی تیابێتەوە. ئەگەر تێبینی بکەی خوای گەورە هەرچەند ئێستا باسی واکەن ئەمریکا ئەڵێ ئەم 8 ملیارێ هەیە ئەبێ کەمی کەینەوە لەبەرەوەی شت بەش ناکاوانە. لە 180 داهاتی عالم بۆ ئەمریکا و ئەوروپا ڕوا، بە تایبەتیش بۆ ئەمریکا. لە 180 خەڵکی سەرزەوی بە لە 120 داهاتی سەرزەوی ئەژی، بەڵام لە 120 خەڵکی سەرزەوی لە 180 داهاتی بەشەریەت ئەبەن بۆ خۆیان. ئەوە زوڵمەکە لەوێە. لەبەرەوە کاتی کە ئێمە باسی بەها کۆمەڵایەتیەکانەکەین، ئەم بەهایانە بەڕاستی ئەبێ ئێمە گرنگی بە خێزان بدەین. ئەبێ دایک و باوکەکان، ئەبێ ژن و مێردەکان پەروەرشیار بن، مناڵەکانیان فێری کۆمەڵی ئاکاری جوان بکەن. لە ماڵەوە ئەو مانایانەی کە باسی ئازایەتی و باسی جوامێری و باسی چاو نەترسی و لە هەمان کاتا باسی نەرمونیانی و باسی بەخشندەیی و باسی لێبوردەیی و باسی هاوکاریکردنی یەکتری، کاتێ مناڵێک ئەبینێ باوک هاوکاری دایکەکە ئەکا لە ماڵە، کاتێ ئەبینێ دایکێک هاوکاری باوکەکە ئەکا، مێردەکەی ئەکات، کاتێک کە باوکەکە ئەڕواتەوە ماڵەوە دایکەکە هەڵەسێتەوە بە کچەکەی بە کوڕکێڵە هەزن کوڕم ئەو باوکتان هاتەوە، ئەوە چرای ماڵەکە هاتەوە، هەمویان بەرزە پێ ببن و بە خێراتنی بکەن و بە گەرمی پێشوازی لێ بکەن، ڕێزی لێ بگرن، ئاوی بۆ بەرن. ئەم مناڵانە دوایی کەسی بەڕێز دەرەچن،
کاتێککە باوکەکەیەتەوە ماڵەوە ژنەکە ئەبینێ دوو علاگەی بەدەستەوەی خێرا بچ علاگەکەی لە دەزوەرگرێ و سوپاسی بکات بڵێ سوپاس دەکەم بۆ ئەوەی کە تۆ خۆت ماندووەکەی بۆ ئێمە کاتێککە دایکەکە کۆمەڵێ ئیش ئەکا لە ماڵە پیاوەکە لەسەر سفرەکەی پێی بڵێ یاخوا دەستە خۆش بێ خاتون بەڕاستی چێشتێکی جوانت بۆ لێ ناوین ماڵێکی پاک و خاوێنمان هەیە میوانت بۆ بەڕێکردوین ئەی ئافرین دەستە خۆش بێ زۆر سوپاس دەکەم ئەم مانایانە کە لە دایک و باوکەکە ئەبین دێ مناڵەکان ئەمە وەرئەگرن بەڵام ئەگەر بە پێچەوانەوە بێ پێچەوانەکەی وەرەگرن لەبەرەوە تاکی تەندروست خێزانی تەندروست دروستەکە خێزانی تەندروستیش بە پێچجارێکی تر تاکی تەندروست دروست دەکاتەوە دواتریش کۆمەڵگەی تەندروستمان بۆ دروستە بێ لەبەرەوە خێزان بە ئەساسێکی گرنگ و گەورە دانراوە لە پرۆسەی پەروەردەیە نەک لای ئێمە هەر لە بڕۆ بۆ هەموو مجتەمەعاتی ئەوروپی و ئەمریکیش زۆر باسی خێزانەکرێت حتا لە دەستورەکانە باسی خێزان کراوە لە جاڕنامەی جیهانی مافی مرۆڤە باسی خێزان کراوە دەستوری هەموو دەوڵەتێک هەموو وڵاتێک باسی خێزانی تیا کراوە لەبەرەوە کاتێککە ئەم مەسەلە ئەخلاقیانە باسەکەین ئەم بەها کۆمەڵایەتیانە بازەکەین کە لە خێزانە ڕەنگیایەوە ئەم مناڵەیە ئەچێتە قوتابخانە ئەم مناڵەیە ئەبێ بە مامۆستا یعنی زۆر جوانە کاتێککە دکتۆر محەممەد خانی ئەڵێ من لە دەرزوتنەوەمە غیاباتم نییە من لە پۆلەکەمە ئەوە نییە بڵێ ئەمە یەکەمە ئەوە دووەمە بۆیە جارێکیان کاتێککە خەڵاتێک ئەیانەوێ دابەشی بکەن ئەڵێ ناوی چەند کەسێکمان بۆ بنووسن کە لە پۆلەکە یەکەم و دووەم و سێهەمن هەمووی ناوی هەمووی ئەنووسرێت چەند جارێک ئەمە دووبارە ئەبێتەوە نابێ آخر نابێ ئەمە چەند خەڵاتێکمان هەیە ئەم خەڵاتە بۆ یەکەم و دووەم و سێمە ئەوان ئەڵێ نەخێر ئێمە هەمومان یەکەمی ئەمە زۆر گرنگە کاتێککە مەسەرەن پێشبڕکەیە گەکرێ شتێک لەویا دانراوە چەند مناڵێکیان ڕیز کردووە بۆ ئەوەی بگەن بەو شتە ئەیانەوێ هەرێکیان پێش ئەوە بکەوێ بەڵام هیچیان ڕناکەن بەڵکو دەست قۆڵەکەن بە قۆڵی یەکتریا و هەمویان بەرەو ئامانجەکە ئەڕۆن دوای ئەڵێن ئەمە چی ئەڵێن ئەمە ئەوەی ئەبێ ئەمە فێری ببین فێری ئەنانێت و خۆپەرستی نەبین من یەکەم بم و هەر یەکەم بم و هەر یەکەم بم بەڕاستی ینی بەداخەوە ینی کە من خۆم زۆر احتمامم بە مەسائلی پەرەپێدانی مرۆوی تەنمی بەشەری و ئەمانەدا بەڵام دوجار جاری وا هەیە خەڵک تووشی ئەنانێ دەکا ئەبێ تۆ یەکەم بیت تۆ جیاواز بیت ئەم جیاوازیە وای لە یەکە ئەوی تر پاڵ پێوانێ پاشقور لەوی تر ئەگرێت تەنانەت وەختی خۆی هەر لە وەکوڵێ ئاکارە ئیسلامیەکانە وا بووە کە کەسێک قەت دەنگی بەخۆی نەیاوە قەت نەیگوتووە من ئەبێ بۆ ئەوە بم لە هەموو تاریخی بەشەریەتا تەنها یوسف عەلەیهی سەلام کەوتوێتی اجعلني على خزائن الأرض إني حفيظ عليم يعني حتى پێغەمبەر صلى الله عليه وسلم فەرموو ئیمارەت هەر کەسێ داوای بکە نایەینێ تۆ وەرە سەیری لە کاتی هەڵبژاردنا بزانن چی بە یەکتریەکە بزانن چۆن یەکتری ئەشکێنن باش مامۆستا ئەکرێت بڵین هەموو ئەم ئاکارە و ڕەفتارە جوانانی کە باست کرد تا چەند ڕنگدانەوەی هەبووە لەسەر خێزان و تاکی کوردە ئێستاە طبعا وەکو عەرزم کردن پەروەردەکە سیستمی پەروەردەیی لە خێزانە چەنە تۆکمە بوو بێ ئەوەندە کاریگەری هەبوو ئەوەندە ڕەنگیاوەتەوە وابزانم لە خزمەت جەنابتانە لە یەکێک لە بەرنامەکانە باسی ئامینە خان و کە حەمە سەعیدێکمان کرد لە ئێران وتمان ینی پیاوێکی 65 ساڵ بۆ 70 ساڵ تاڵ لە سەر و ڕیژی سپی بووە برادێکی خۆم کە ڕۆشت بوو بە ماڵیان 18 ڕۆژ لە ماڵیان نبوو وتێم 18 ڕۆژە ئەو پیاوەکە هاتەوە ئەو ژنە ئەتری لە خۆیدا و هەڵەسا و وەلای دەرگاکە و پێشوازی لێ کردو بە خێراتنەوەیە کردو کوڕ و کچ هەمووی بە پێوە وەستا بوون یعنی ماڵێک پڕ لە ئارامی پڕ لە ڕێز پڕ لە بەخشندەیی پڕ لە هاوکاریکردنی یەکتری ئەمە ئەوەی لێ ئەکەوێتەوە ئەوەی کەوتم ئەگەر دایکەکە وا بکە مناڵەکە وا فێرە بێ باوکەکە وا بکە مناڵەکە وا فێرە بێ لەبەرەوە چەندە پەروەردە خێزانیەکە بەهێز بێ چەندە ئەو ئاکارانە با بڵێن بەهاکان باوک یان دایک ژن یان پیاو لە خۆیان ڕنگ باتەوە ئەمەندە ئەمە کاریگەری لەسەر کۆمەڵگە ئەبێ و ڕنگ ئەداتەوە هەروە بزانم هەر لە خزمەت جەنابتانە ئەوەم عەرز کرد کە
لە مەرحەلەیەکی قانونا شتێکەیە پێوترێت علمی ئیجرام و عقاب، زانستی تاوان و سزا. باسی لۆمبرۆزۆوە کاکەیەکێکە لە یاساناسانی ئەمریکی باسی دراسەی تاوانەکە بۆ کۆڵچۆمڵەی مێژووی سەر هەڵدانی تاوان. ئەمە هاتووە مەسەرەن باسی خێزانێکمان بۆەکە، خێزانەکە باوکەکە هەمیشە سەکیر و سەرخۆشە، ئالوودەی مخدراتە، لەولاوە دوو لە ڕووی جەنابتان و بینەرانی بەڕێز دزە، کاری خراپە ئەنجامەدا، ژنەکەش لە تووشی هەست مەسائلی دەعارە و کۆمەڵێشتی تر بووە. یعنی ئەم دیراسەیە لەسەر ئەم خێزانە هەتا چەند جیلێکە ڕوات بۆ دواییش، ینی ئەگاتە 720 کەس، لەم 720 کەس دز دەرەچێت، 150 کەس قاتڵ دەرەچێت، 130 کەسی ئەهلی دەعارە و دوو لە ڕووی جەنابتان و بینەران لەش فرۆش دەرەچێت. یعنی سەیرێکی نسبەتێکی کەمی تیا ئەمێنێتەوە. لەبەرەوە کاتێککە ئەڵێن ئەم ئاکارانە چەنە ڕەنگەداتەوە، ئەو کاتە ڕەنگەداتەوە کە خێزانەکانی ئێمە پابەندی ئاکار و ڕۆشتە جوانەکان بن، دایک و باوکەکان بەو پەروەردەیە پەروەردە بن. لە هەمان کاتە قوتابخانەکانیشمان وەکو عەرزم کردن، کاتێککە تۆ ئەچیتە قوتابخانەوە مامۆستا مەسەرەن بە شێوەیە مامەڵە لەگەڵ بکات کە سەرزەنست نەکات، بە شێوەیە مامەڵت کاکە، یعنی باسی مامۆسایەکە کاکاڵێ قوتابیەک مامۆستاکە پرسیاری لە قوتابیەکان کرد کە ئەمە باشی دووەمە، چونکە ئەمە وتمان تەربیە خێزانی و دواییش تەربیە و تعلیم لەناو قوتابخانەیە. یەکێ لە قوتابیەکان پرسیارێکی لێکرا نەیزانی، هەموو قوتابیەکانی تر دەست هاوانیان کردوتیان ئەوە غەبیە، دوو لە ڕووی جەنابتان و بینەران ئەوە گەمژێ، ئەوە تێناگا، ئەوە هیچ وەرحاصڵ شتێکی ئاوایتر. زۆریان مامۆستا زۆری پێ ناخۆش بوو. بۆ دوجار قوتابیەکان چوونە دەرەوە، مامۆستا کوڕەکەی بان کرد بۆ لای خۆی، وتی دێڕی شیعری بۆ نووسی، وتی ئەم دەڕی شیعرم بۆ لەبەرکەیت بۆ بەیانی. دێڕی شیعرەکەی یایە و لەبەری کرد، بەیانی هەمویان دانیشت بوون لە پۆلە، مامۆستا دێڕی شیعرەکەی لەسەر بۆردەکە نووسی. دوو کاتە زەمەنی ئێمە تەختە ڕەش بوو، ئێستا وایت بۆردە وانە تەختی سپی ئێستا هەر ئێمە شار تەختە ڕەشمان بوو. شیعرەکەی نووسی و یەکسەر کوژانیەوە، وتی چێ لەبەری بووە شیعرە، چێ لەبەری کرد، کەس نەبوو. قوتابیەکە دەستی بەرز کردەوە بۆ مامۆستای وتەوە، هەمویان دەستیان کە بە چەپڵە ڕێزان. دوجار ئەم مناڵە بوو بە عەبقەری، ئەم مامۆستایە ئەم مناڵی لەو قەیرانە ڕزگار کرد. ئەگەر ناوەندەکانی خوێندنی ئێمە بەم شێوەیە بێ، ئەوە ڕەنگەداتەوە لە قوتابیانی ئێمەیە، ڕەنگەداتەوە لەوەی کە مناڵی ئێمە ڕانەکاتە دەرەوە، مناڵی ئێمە فێری ئەوە نەبێت کە ینی من لە نەوەتەکانە بە پاس هات چۆمانە کرد، گەنجێک هاتە سەرەوە زۆر سەرکەش دەرەکەوت، تر دانیش لە لامە وتم چۆنی کوڕی گەنج باشی؟ وتی سوپاس مامۆستا. وتم لە قوتابخانەی؟ وتی نە. وتم بۆ؟ وتی واز مێناوە. وتم بۆچی واز تێناوە؟ وەڵام مامۆستا محاسبەی کرد و منیش یەک زل لەم لیاوە. هایلەوە زلل لە مامۆستادا؟ وتی بەڵێ. وتم ئێستا تۆ چیت؟ وتی من ئینزباتم لە بازاڕ، ئینزباتی پۆلیس. تۆ ئەمە بەرە بیکە بە ئینزباتی پۆلیس، چی دەرەچێ ئەم ئینسانە؟ لەبەرەوە یعنی ئەوەی کە لە ناو ماڵە پەروەردە ئەبێت، کەسێکی مستەقیمی لێ دەرەچێ، وەزیرێکی باش دەرەچێ، پەرلەمانتارێکی باش دەرەچێ، سەرۆکێکی باش دەرەچێ، لە هەمان کاتە بەڕێوەبەری فەرمانگەیەکی باش دەرەچێ، سەرۆکی فەرمانگەیەکی باش دەرەچێ، بابە پۆلیسێکی باش دەرەچێ، پارێزەرێکی باش دەرەچێ، ژنێکی باش دەرەچێ، پیاوێکی باش دەرەچێ، کچێکی باش دەرەچێ، کوڕێکی باش دەرەچێ. لە هەمان کاتە ئەوەی لە قوتابخانە دێتە دەرەوە عینە شت ئەچێتە ئەو پۆستانەوە، هەر بەم شێوەیە پەروەردە بووە. لە ناو کۆمەڵگەشە لە بازاڕە گوێی لە جنێو نابێت، گوێی لە کەلیمی ناشرین نییە، گوێی لەوە نییە مەسەلەن من بشکێنمە و بەسەر ئەوەی بشکێنێتەوە بەسەر مناو هۆڕی درێژ بۆ یەکتری لێ بدەین و قسە بە یەکتری بڵین و ئەم هەموو وەکۆڵێ ڕووداوە دڵتە زێنە ڕووبدا لەناو لە هاتوچوایە. ئەو کاتە پێویستیش بە کامێرای پۆینت و پۆینت ناکات و ئەو کاتە پێویستی بە کۆمەڵەشت ناکات. لەبەرەوە
بەڵێ ئەو بەهایانە ڕەنگە داتەوە کاتێک کە ئەم شتانەی عەرزمکردن ئەمانە کاری لەسەر بکرێت. زۆر باش. جەما وەستا ساڵح ئێستا ئەیبینین بەداخەوەلانەیە ئەگەر باسی کۆمەڵگای خۆمان کرد تون و توژی زیایی کردووە خانەوادەکان و خێزان ئەو توکمەیە جارانیان نەماوە ئەوەی کە ئەوترا گەورەی و چکولەی زۆر بەداخەوە ئەبینی وەکو جاران نییە هەرچەند بە پێی سەردەمانێت کۆمەڵە گۆڕانکاریەکان ئاسای بێ بەڵام ئەوەی کە ئیتر هەندێک لە کەسەکان دادیان هەستێت و بڵێن بۆ نمونە جاران ئەمەنە بوو ئێستا بەوای لە هاتووە ئەوەی کە پابند بوون بە بەها کۆمەڵایەتیەکان ئەبینیت لاواز بووە. بەڕێزت لات وایە هۆکارەکەی ئەگەر باسی خۆمان بکەین ئەگەڕێتەوە بۆچی؟ بەڵێ زۆر گرنگەوە پرسیارە. طبعا ئێمە ئەگەر تێبینی بکەین قسەیەکێ ئەڵێ گەورە ئاوە ڕژێ و بچووک پێی تێنێت. هەمیشە یعنی حتا لە فەرمودەدا هاتووە الناس على دین ملوکیهم خەڵک لەسەر دینی پاشاکانیان. ئەگەر سەیری کۆمەڵگەی نێودەوڵەتی بکەیت کێبەرکەیەکی زۆر ناشەریفانە هەیە لە ناو دەوڵەتانە ئەویان خەریکی چەکی ئەتۆمیە ئەویان زیادیکە ئەم دروستیەکە ئەو یعنی پێشبڕکەیە لە دروستکردنی چەک ئەمە وەکو گەورەکان وەکو ئەوانەی کە بوونەتە ڕەمزی سیاسی و ئیداری لە وڵاتانە ئەمە کاریگەری لەسەر هەموو دنیا هەیە. تۆ بڕۆ مەسەرەن ئەبشع جەریمە لە سناپچات هەندێ ئینیتیا هەیە دان بزانوە و لە یوتوبیش هەیە بزانە ئەبشع جەریمە جاریوە چی ڕوەدات لە ئەمریکا لە ئەوروپا یعنی گەنجێک 20 کەس 30 کەسی بەسەرێکەوە کوشتووە 40 کەسی بەسەرێکەوە کوشتووە بە خوێن سادیشەوە خەڵکەمە نابینێت. ئەمە چی دروستی کردووە؟ ئەمە پلەیستیشن دروستی کردووە. ئەمە ئەکسبۆکسە چییە دروستی کردووە؟ ئەم یاریانەی کە یاری مناڵانن ئەمە دروستی کردووە. لەبەرەوە کاتێک کە مناڵەکەی من و تۆ ئەوی ترکە لە بەردەمی ئەم شاشەیە دانیشی ئەمانە ئەبینێ چی تیا دروست دەبێت؟ زان لە هەشتاکانە من گوێم لە شتێک بوو کە گەنجێک بەهۆی گۆرانیەکەوە خۆی کوشت یەک گۆرانی لە ئەوروپا گۆرانیەکە بریتە لەوەی کە باسی ڕەشببینی ئەکات خۆی سەر زۆرینەی ئەڵێن سوید بەهشتی سەر دنیاە بەڵام زۆرینی خۆکوشتن لەکوێ لە سویدە. ئەم گەنجە گوێ لە گۆرانیەک بۆ گۆرانیەکە ئەڵێ من ئەمڕۆ وەکو دوێنێم سبێنێم وەکو ئەمڕۆیە بێزارم لەم ژیانە من ئاوا ئیتر بڕیارمدا کۆتایی بە خۆم بێنم ئەوە خەنجەرێکم هێنا یان بە سکی خۆمە. ئەم مناڵە ئەم گەنجە ئەم ڕاهێقەکە گوێ لەمێ عینەن عەمەلێ دووبارە ئەکاتەوە. بەڵێ لەبەرەوە کاتێک کە ئێمە ئەبینین یعنی توندوتیژی دروست دەبێت ئێمەچی لە بازاڕە دەمانچە ئەکرێن بۆ مناڵەکەمان کلاشیکۆفی بۆ کرێ ئەنواع چەک ئێستا لە بازاڕە هەیە. یعنی ئەمە پێمان ئەڵێ خەڵکەکەمان ئەبێ فێری ینی توندوتیژی بکەین لە کاتێکا کە ئەگەر تێبینی بکەی ئەوەی لە درڕندەکانە کەڵبەی زۆر تیژ بێت ئەوە زیاتر بە ئازاناوە برێت ئەوە شێرە ئەوە پڵنگە ئەوە چییە بەڵام تۆ وەرەوە بۆ ناو بەشەروانیە ناو مرۆڤەکان باسی ئاکارە باسی نەرمونیانیە باسی ڕازگۆییە. پێغەمبەری ئیسلام صلی الله عليه وسلم فەرموویەتی ئینەما بوعثت لأتمم مەکاریم الأخلاق من بۆیە هاتووم بۆی مەکاریمە ئەخلاقەکان ڕەوشە زۆر جوانەکان تەواوکەم لە ناو بەشەریەتە دروستی کەم پێی بگەێنم تێیان بگەێنم. یعنی تۆ ببینە ئەم ئاکارە کاتێک کە کاری لەسەرەکرێ کۆمەڵگە بەرەو پێشە بە کاتێ بە پێچوانەوە کاری لەسەرەکرێ بەرەو ئەو حاڵتەیە بە کە جەنابەت فەرمووت یعنی مجتەمەعی ئێمە کە یا مجتەمەعی بەشەری کە تووشی توندوتیژیە بێ بەڕاستی لەو میانەوە توژە بێت لەو سەرچاوانەوە توژە بێت کە سەیری تەلەڤیزیۆن ئەکات چی تیابینێ مسلسەلاتی درامای خێزانی دابەزێ چی تیابینێت ڕێز لەگەڵ لە ژن بەڕاستی نایشارمەوە لەم ڕۆژانەیە سەیری درامایەکم کرد یعنی بەڕاستی شەرمم لە خۆمەکردن تۆ بڵێ لە ناو خێزانی کوردیا خێزانێک هەبێ کوڕ و کچێک هەبێ باوکیان بە ناوێکی خۆی بانکەن و بە ناشرینیش بانگی بکەن لاسایی باوکیان بکەنەوە لە ناو خێزانە ببێتە دراما و خەڵکیش پێ بکەنێ
ئەمە فوکاهەیە یا ئەمە تێکدانی شیرازی کۆمەڵگە و خێزانە کەلیماتی ناشرین یعنی هەندێک کەلیمە ئەڵێن خەڵک پێەکەنێت بەڵام من ئەگریم مەتەخەریکن بۆ خەڵک ئاساییە بێت بەڕاستی یعنی تۆ مناڵێک لاسایی باوک بکاتەوە لە ماڵە باوکەکەش ینی کۆمەڵەشت بکە کەلیماتی ناشرین بەکاربێنێ یعنی ئێستا لە هەندێک شاشەیە دوو لە ڕووی جەنابتان و بیرەنان وەحش بۆتە شتێکی یعنی جوانە کەلیمەیەکی متداول لە ئێستا چونکە ئەوە بەکار هاتووە لە ناو شاشەکانە لەبەرەوە بەڕاستی قسەکە ئەوەیە ئەوانەی کە شتدا ئەبەزێنن لە ناو شاشەکانە ئەبێ بە مەسئولیتەوە دایبەزێنن ئەوەی دێتە ئێرە کە قسە ئەکە ئەبێ بە مەسئولیتەوە قسە بکە ما يلفظ من قول إلا لديه رقيب عتيد هەر قسەیە کە من ئەیکەم مەسئولم لەسەری بۆ قیامەتم بۆ دنیام جاری وایە پێغەمبەری ئیسلام صلی الله عليه وسلم فەرموویەتی لا يتكلم الرجل بكلمة لا يلقي لها بالا فيكبه الله يوم القيامة في نار جهنم 70 خريفا أفرمي إنسان كلمة قال حسابي بوناكا بلان بهوي أو كلمة حفتها بايز خواهي خاطر جهنم بيك كلمة جنوية دي ليه جابنو بيك كلمة خويني إنسان قرجه مجلس يكتيكش وڵاتێک کاول ئەبێ دوو حیزب بەیەک بەشەڕ درێن دوو دەوڵەت بەیەک بەشەڕ درێن ئەی ئەگەر ئەم کەلیمەیە بە جوانی بوترێ بە پێچەوانەوە خێزانێک پێگەێنێ ماڵێک ئاشتەکاتەوە دوانە گەێنێتەوە بە یەکتری یعنی بەڕاستی شتێک بازەکەن ئەڵێ دوو برا نیگەران بوون لە یەکتری برایەکیان بانگی داتاشێکی کردوتی کاکە ئەلێرە لە بینی من و براکەمە دیوارێک دروستکە بە تەختە بۆی تر نە ئەو بێ بەلای منانم بچم بەلایەوە چەمێکیش هەبوو لە بینیانە وتی باشە تۆ بڕۆ ئەو ڕۆشت و کە هاتەوە سەیری کرد پردێکی دروست کردووە پردێکی دروست کردووە بەسەر ینی ئەپەڕێتەوە بۆ ئەوبەر وتی ئەوە تۆ چیت کردووە وتی ئەو پردەم دروست کرد بۆی تۆ بچی کە براکەی بینی پردی بۆ دروست کراوە یەکسەر ئەو لەو بەرەوە هات بۆ لای ئەو ئەمیش لەو بەرەوە هات بۆ لای ئەو لە ناوەڕاستەیەکیان گرت لە بری دیوارەکە لە جیاتیەوەی لە یەک دوورکەونەوە ئەمەی کە مەسەرەن هەندێک کەلیماتی بەزی و ناشرین بە کۆمەڵگە ئەڵێ فێری ئەکا لە جیاتیەوە فێری نەرمونیانی بکە فێری دەستپاکی بکە فێری ڕێزی بکە وەکەوەی کە باسەوان کرد لە پێشە مناڵ وا پەروەردە ئابێ ڕێز لە باوە گەگرێ ڕێز لە دایک گرێت یعنی تۆ ئەم معنایە لە ناو خەڵکا فێر بکە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی من لم يرحم صغيرنا ويوقر كبيرنا فليس منا هر کەسێ بەزەی بە لە خۆیان بچووکتر نێتەوە ڕێز لە خۆی گەورەتر نەگرێت لە ئێمە نییە فەرمێ یعنی ئەمانانە جوانن ئینسانە دروستی کارنە کۆمەڵگە باشە مامۆستا ئەکرێت بڵێن لە ڕووی پەروەردەوە لە ڕووی بەها کۆمەڵایەتیەکانەوە لە ڕووی کەلتور و دابوونەریتەوە پێویستمان بە وەستانێک هەیە و پێویستمان بە ئاوردانەوەیەک هەیە بۆ دواوە بێگومان دائیمەن ئینسان ڕابردوو هەمووی خراپ نییە ڕابردوو زۆرینەی باشە تەنان لە خێزانەکانیشە ئادێ وەرە تۆ دیراسەیە بکە لەسەر خێزانەکانی ڕابردوو ڕێژەی تەلاق چەند بووە زۆر کەمتر بووە دایکێک لێ پرسن باشە ئێوە چۆن توانتان 6 ساڵ بە یەکەوە بژین وتی ڕۆڵە گیان ئێمە ئەوەی بشکایە چاکمانە کردەوە ئەوان شکاوەکانیان چاکە کردەوە ئەوان نرخی شتەکانیان ئەزانی چییە پیاو بەهای ژنی ئەزانی چیە ژن بەهای پیاوی ئەزانی چییە باوک بەهای خۆی هەبوو مناڵ بەهای خۆی هەبوو هەرەکە و یعنی چۆن بڵێ قیمەت و بەهای تایبەتی خۆی هەبوو لەبەر ئەوە بەڵێ ئەبێ ئێمە هەڵوێسەیە بکەین شتە جوانەکانی ڕابردوومان بێنینەوە ئیشی لەسەر بکەین تێی بگەین خۆمانی پێ پەروەردە بکەین جیلەکانی داهاتوو یعنی هەندێشت هەیە کۆن نابێ قوربان هەندێشت هەیە کۆن نابێ ڕازگۆیی کۆن نابێ پەیوەندی بکاتەوە نییە دەستپاکی کۆن نابێ ڕەوش بەرزی کۆن نابێ نەرمونیانی کۆن نابێ بەخشندەیی کۆن نابێ حاتەمی تائی چێ هەیە نەیناسێ کە باسی بەخشندەی ئەکرێ چێ هەیە نەیناسێ لە هەموو کۆمەڵگەکانە حاتەمی تائی ئەناسرێت چکە باسی بەخشندەیی کراوە چکە بەخشندە بووە ئەی یعنی خەڵکە خراپەکانش ئەناسێن بەڵام بە خراپی ئەناسێن خەڵکە باشەکان بە باشی ئەناسێن لەبەرەوە ئەکرێ ئێمە هەڵوێسە بکەین
بە خۆداچوونەوەی بکەین لە نێوان خۆمانە ئەو شتانی کە باشن باشتری بکەین بەرەو پێشتری بەرین مناڵەکانمان لەسەر پەروەردە بکەین مراجعی خۆمان بکەینەوە خۆمان یعنی من باوکم مراجعی خۆم بکەم و بزانم هەندێک شتەیە بە مناڵەکانم وتووە ئەگەر هەڵم کردووە دانیشم داوای لێبوردنیان لێ بکەم زۆر ئاساییە کردوشمە من خۆم کردومە ئەبزانم هەر لە خزمەت جەنابتانە باسی کتێبە ئێستا یعنی بەڕاستی ینی داوای لێبوردن لە مناڵەکانم کردوتومە لەوانەیە هەندێک شتێ بێ من نەم کردبێت ئەبوو بم کردایە کە پێویست بوو بیکەم وەکو باوک بەڵێ هەندێک شتە بوو ئەبوو نەم کردایە وتومە کردومە لەگەڵتانە داوای لێبوردندا لێ یەکەم لەبەرەوە یعنی ئەمە ئینسان بەرزەکاتەوە بچووکی ناکاتەوە ئەگەر ژن دانیشێ لەگەڵ پیاوەکەی ئەم بەرنامەیە بەکاربێنێ مراجعی خۆی بکاتەوە پێش ئەوەی ئەو تاوانبار بکە خۆی تاوانبار بکە پیا پێش ئەوەی ژنەکەی تاوانبار بکە خۆی تاوانبار بکە لەوانەیە هەڵەکە هەڵی من بوو بێ و پیاوچاکان وا بوون وەختی خۆی بڵێ ینی تەنانەت کاتێکە دوو لە ڕووی جەنابتان و بینەران گوێ درێژەکەی کە سواری بۆ ڕۆیشتووە یا باری لێناوە نەڕۆیشتووە دابەزیوە گریاوە و توێتی بەخوا خەتای من نییە خەتای ئەو نییە خەتای منە من خراپە من مامەڵم باش لەگەڵانە کردووە دەزوێن شوێری دوورکان وێژی کردو تەوبەی کردو لە بینی خۆی خوا توی خوایە ئەگەر هەڵەیەکم کردووە لێم ببوورە داوای لێبوردنی لێ یەکەم کارەکەم بۆ چاک ببێ لە هەمان کاتە کە ڕۆشتتە ماڵۆژنەکەی بۆڵی بەسەرا کردو عینەن ئەم عەمەلیە بەکارێ ناوەتەوە سێرەکە وەزعەکە بۆ خۆی چاک بووە ئێمە هەر ئەڵێن بگرە بکوژە پێچێشە ینی چۆن بڵێ هەر قسەیەکێ ئەڵێ تۆ بڵێ گەرما و من بڵێم سەرما بەردە بێنە بێ بە سەرما ئەبێ یعنی لەسەر بە یەک ئاراستە بڕۆی دوو ئاراستی معاکسی یەکتری نەبین هەرێکە و ئەم وا بڕوە ئەوی تریژ وا بڕوە دوورکەوینەوە لە یەکتری نە هەردووکمان بە یەکەوە خێزانەکان کۆمەڵگا هەمومان بە یەکەوە جوانین بە یەکەوە بەرزین بە یەکەوە ینی وەکوڵێ شوێنمان هەیە بە یەکەوە حرمەتمان هەیە بەڕاستی مرۆڤەکان بە یەکەوە جوانن ئەم مجتەمەعی بەشەریەتە بە یەکەوە جوان نییە هەمووی جێگەی نابێتەوە لە کۆمەڵگەی ئێمە هەمووی جێی نابێتەوە هەرێ من ئەتوانم لەم شوێنە زیاتر داگیر بکەم ئەتوانم قاتی جل زیاتر لەبەر بکەم ئەتوانم ژەمێ زیاتر بخۆم هەردەوەیە ئایا ئەم شوێنەی من جێ لە تۆ گرتووە ئەوە جەنابیشتان هەیە کە لە شوێنی خۆتان دانیشتون ئەگەر ئینسان بیر لەوە بکاتەوە ئەنجامی لەوە بکاتەوە کاکە یعنی ڕۆژێکێتە پێشەوە ئێمە هەمومان چنە بەردەمی خوا هەموو کەس محاسەبە ئەکرێ لەسەر ورد و درژ محاسەبە ئەکرێ لەسەر ئازاردانی مێرولەیەک پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی خوای گەورە ئافرەتێکی خستە جەهەنەمەوە لەسەر پشیلەیەک حەبسی کرد نەیهێشت خۆشی بچێت بە ئازادی شتێ بخوا هیچیشی نەدایە هەتا گیانی دەچوو فەرمووی ئەوە لە ئاگرایە لەولاوە پیاوێکی تر سەگێکی ئاودا پیاوەکە خراپەکاریش بوو فەرمووی خوای گەورە لێی خۆش بوو قسێ بەهەشتەوە ئەمە بۆ ئاژەڵێک ئاوا بێ ئەی بۆ مرۆڤەکانە بێ چۆن بێ ئەی ئازادانی ئینسانێک دڕکردن بە ئینسانێکە ئازادانی ئینسانێکی تر یعنی خوای گەورە فەرمێەوە كل إنسان ألزمناه طائره في عنق فەرمێە هەموو کەس ئۆباڵی خۆمان لە گەردنی خۆی بەستوو زۆر سپاس مامۆستا سپاس بۆ ئامادەبوون سپاس و بەشداریکردن لە پرۆگرامی ئەمڕۆمانە زۆر خۆشحاڵ بووین